ئەم ستەمکارانەش خەڵاتی نۆبڵی ئاشتیان پێبەخشراوە. سەردێڕی نووسینێک لە دوکتەر سعید عەلی محەممەد کە باسێکی هەیە دەربارەی خەڵاتی نۆبێڵ. ئالفرێد نۆبڵ ئەندازیار و داهێنەری سوێدی ساڵی 1833 زاینی لەدایک بووە. ساڵی 1867 زاینی مادەی دینامیتی داهێناوە کە مادەیەکی کیمیایی تەقاندنەوەی بەهێزە لە بوارەکانی بیناسازی و ڕووخاندن و پشکنین لە کانزا خەڵوزیەکاندا بەکاردەهێنرێت. دواتر هەموو سەروەت و سامانەکەی بۆ خەڵاتی ئاشتی نۆبڵ تەرخان کرد کە خەڵاتەکەش هەر بە ناوی خۆیەوە نانراوە. شاعری هۆڵەندی بەرنارد شۆ دەڵێت کە من لە ئالفرێد نۆبڵ تووڕە نیم مادەی دینامیتی داهێنا، بەڵکو لەوەدا لێی خۆش نابم کە خەڵاتی نۆبڵی داهێنا. وابزانم ئەم پێشەکیە کورتە بەسە بۆ چوونە نێوباسی ئەو خەڵاتە جیهانیە و خاوەنەکەی و سەرەتاکانی. ئەوەی گرنگە ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە هەموو ئەوانەی ئاگادارن و شارەزان دەزانن کە پێوەرەکانی بەخشینی ئەم خەڵاتە جیهانیە زۆر جار پێوەری لاستیکین، واتە ئەگەرچی ئەو خەڵاتە نۆبڵانەی لە بواری زانست و پزیشکیدا دەبەخشێن لەوانەیە شیاوتر و جیاوازتر بن، بەڵام بە دڵنیاییەوە ئەو نۆبڵانەی کەڕواڵەتی و ساختەترن ئەوانن کە لە بواری ئەدەب و ئاشتیدا دەبەخشێن. ئەو خەڵاتە نۆبڵی کە بۆ ئاشتی یان ئەدەب بە کەسایەتیەک دەبەخشرێت دەبێ بێ یەک و دوو ئارەزوو و ڕەزامەندی پێشتری کۆشکی سپی ئەمریکای لەسەر بێت لە واشنگتۆن، یان دەبێت ڕەزامەندی پێشوەختەی کێنست و پارلەمانی ئیسرائیلی لەسەر درابێت، یان لانی کەم ناکۆک و دژ نەبن لەگەڵ بەخشینی بەو کەسایەت و لایەنە. سەرنج بدەن ئەگەر ڕۆمانووسێک لە هەر یەکێک لە وڵاتانی جیهانی ئیسلامیدا ڕۆمانێک بنووسێت لەبارەی قەسابخانەی جوولەکەکان لەسەر دەستی هیتلر، ئەوە بە دڵنیاییەوە کاندید دەکرێت بۆی خەڵاتی ئاشتی نۆبڵی پێ ببەخشێت. بەڵام تەنها گومان دروستکردن لەسەر قوربانیەکی جوولەکە ئەوە سزاکەی وەک سزای فەیلسوف و بیرمەندی فەڕەنسیە وەک ڕۆجیە گارودی، و سزای وەک ئەو دەبێت کە بەدژایەتیکردنی جوولەکە و جوڵانەوەی زایۆنیزمی تۆمەتبار کرا و دواتریش ڕاپێچی دادگات کرا. لەوانەیە ببوترێ ئەی بۆ ڕۆمانوسی عەرەب نەجیب مەحفوظ خەڵاتی جیهانی نۆبڵی لە بواری ئەدەبدا پێبەخشا. لە وەڵامدا دەڵێن کە لەبەر ئەوەی ناوبراو بەردەوام و بە توندی پشتیوانی پرۆسەی ئاشتەوایی عەرەب جوولەکەی دەکرد. دیارە ئەگەر باسی خەڵاتی نۆبڵی ئاشتیش بکەین ئەوە لیستەکە دوور و درێژە. مەناحیم بێگنە سەرکردەی چەتەکانی ئەراگۆن بوو کە دەیان قەسابخانەی ئەنجامدا بوو، بەناوبانگترینیان قەسابخانەکەی دێریاسین بوو کە بێگن زۆر بە شانازیەوە لە کتێبەکەیدا واتە کتێبی تەمەڕۆد قەسەتول ئەراغۆن باسی دەکات، بەڵام سەرەڕایەوەش خەڵاتی نۆبڵی ئاشتی پێبەخشرا. ئێسحاق رابین سەرکردەی چەتەکانی هاغانا بوو کە ڕێکخراوێکی سەربازی ئیسرائیلی بوو، چەندان کۆمەڵکوژی و ڕەفتاری ئابڕووبەرانەی ئەنجامدا بوو، نەک بە وتەی ئەوانەی ڕزگاریان بوو بەڵکو بە وتەی مێژوونووزی جوولەکە ئیلان بابا کە لە کتێبەکەیدا باسی دەکات ئاماژەی پێکردووە، بەڵام ئەویش بە هەمان شێوە نۆبڵی ئاشتی وەرگرت. شەمعون پێریس دامەزرێنەری کوورەی ئەتۆمی دەیمونا بوو، خوێن ڕێژە گەورەکەی غەزە و خانا بوو، ئەویش یەکێکی تر بوو لەوانەی ئەو نۆبڵە ئاشتیە پێبەخشرا. هێنری کێسەنجەر ئەویش ئەو خەڵاتەی وەرگرت، کاتێک وەزیری دەرەوەی ئامریکا بوو لەو سەردەمەشدا وڵاتەکەی واتە ئامریکا سەرگەرمی قەڵاشۆکردنی ڤێتنامیەکان بوو. باراک ئۆباما سەرۆکی پێشووی ئامریکا کە لە سوپاکەی زۆربەی وڵاتانی ئیسلامی داگیر کرده بوو، چەندین بنکەی سەربازیشی بە زەبری هێز لە قوڵای ئەوروپا دامەزراندە بوو، دنیایەک بێسەروبەری لە جیهاندا بڵاو کردبووە، ئەویش یەکێکی تر بوو نۆبڵی ئاشتی پێبەخشرا. لێرەدا لیستی ئەوستەمکارانە کۆتایی نایەت کە خەڵاتی نۆبڵی ئاشتیان پێبەخشراوە کە یەکێکی تریان خانمە سەرۆکوەزیرانە خوێن ڕێژەکەی بۆرما بوو کە سەرکردایەتی هەڵمەتی کۆمەڵکوژیەکەی موسڵمانانی ویلایەتی ڕۆهینغای لە ئەستۆگرتە بوو.
ئەم خاتونە ستەمکارە جگە لە وەرگرتنی خەڵاتی نۆبڵی ئاشتی خەڵاتی سەخارۆفیشی سەخارۆفی ئەوروپی بۆ ئازادی بیرروڕا پێشکەش کرا لەگەڵ بەخشینی مەدالیای کۆنگرێس بۆ خزمەتی مرۆڤایەتی. دوێنێش میدیاکان بڵاویان کردەوە کە ماریا کۆرێنا ماچادۆ خانمە بەرهەڵستکاری ئۆپۆزیسیۆنی ڤێنزوێلا نۆبڵی ئاشتی بەدەستێناوە. گوایە وەک نرخاندنێک بۆ ئەو هەوڵانەی ناوبرا و داوێتی لە پێناو گواستنەوەی ئاشتیانەی دەسەڵاتی خۆسەپێن لە وڵاتەکەی، بەڵام لە بیرمان نەچێت هەر ئەم ماریا کۆرینا بوو کە لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس نووسینێکی ئاراستەی نەتانیاهۆ کرد و وتی شەڕی ئیسرائیل شەڕی ڤێنزوێلایە. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. بۆ هیوای کە ناوڕۆیکی بەرنامەکە جێی سەرنجیەوەی ئازیز بوو بێت و زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان ئەسپێرم.